لە ماوەی 4 ڕۆژی ڕابردوودا بۆ دووهەمین جارە تەوژمی سەدری چوونەوە نێو تەلاری پەرلەمان. دەستپێکردنی پەناگیری کراوەی خۆیان لەناو تەلارەدا ڕاگەیان. ئەمە لە کاتێکدایە چوارچەوەی هەماهەنگیش بۆ ئەوەی ناوی دەبات بەبەرگری لە شەریعەتی دەوڵەت داوای خۆپیشاندانی کرد. سەرۆکوەزیران موستەفا کاظمی پێشتر داوای لە هێزە چەکدارەکان کردبوو بۆ پێی کاریان پاراستنی هاوڵاتیان و دامەزراوەکانە هاوسەنگی خۆیان بپارێزن. لەوتەیەکیشدا داوای زاڵکردنی دەنگی دانایی کرد بۆەوەی هەمووان لە چواردەوری عێراق کۆ ببنەوە نەک بەرژەوەندیە کاتی و حیزبیەکان. داوای لە هەمووان کرد بۆ دیالۆگ لەو بارەوە ڕایگەاند 1000 ڕۆژ گفتوگۆ باشترە لە ساتێک ئاڵۆزی و نائارامی. وا بڕیار بوو ڕۆژی شەممە پەرلەمان بۆ دیاریکردنی سەرۆک کۆمار کۆب بێتەوە. ئەویش پاڵێوراوی گەورەترین کوتلەی پەرلەمانی بۆ پێچێنانی کابینە ڕاستپێرێ. بەڵام بەهۆی کۆنتڕۆڵکردنی پەرلەمان لەلایەن لایەنگرانی سەدرەوە فەرمانگەیە و دامەزراوەیە دەڵێت ئەمڕۆ کۆ نابێتەوە و کاتێکیش بۆ کۆبوونەوەی داهاتوو دیاری نەکراوە. خۆپیشاندەران بەهۆی پاڵاوتنی محەممەد شیع سوودانی بۆ پاراستنی سەرۆکوەزیران بۆ دووهەمین جار چوونەوە ناو تەلاری پەرلەمان. بە هەمان شێوەش تووڕەن لە بڕیارەکەی دادگای باڵای فیدراڵی چونکە ڕێژەی دوو لە سەرسەی پەرلەمانی وەکو ئاستی یاسایی کە دەکاتە 220 پەرلەمانتار بۆ کۆبوونەوەی دیاریکردنی سەرۆک کۆمار دیاری کرد کە بۆ هۆکاری بنبەستی سیاسی لە وڵاتدا. چوارچەوەی هەماهەنگی دەیەوێت دەست بە کارتی یاسایی و پەرلەمانیەوە بگرێ، بەڵام تەوژمی سەدری دەست بە ناڕەزایی ئاشتی خوازانەوە دەگرێ بۆەوەی بیسەلمێنێ هیچ لایەنێک ناتوانێتەوە تەوژمە تێپەڕێنێ و چارەنووسی عێراق بە تەنیایی دیاری بکە. بەڵام هێنانی ململانەکان بۆ ناو شەقام و هەبوونی چەندین گروپی میلیشایی پڕچەک گەورەترین مەترسیە لەسەر داهاتووی بارودۆخەکە، بە تایبەتی سەنگەربەندی ناوخۆیی و ناوچەیی زیاتر تۆخ بوونەتەوە. پەناگیریش لە دامەزراوە گرنگەکانی وەکو پەرلەمان و دەستگای دادوەریدا نیشانەی سووربوونی تەوژمی سەدریە بۆ پەکخستنی کاری یاساییە و دامەزراوانە. للتحلي بالهدوء والصبر والعقلانية وەکو دەردەکەوێت. مستەفا کاظمی لەم کاتەدا زۆر بە ئارامی ڕەفتارەکات و نایەوێ حکوومەتەکەی دەستی سوور بێت بە خوێنی جەماوەر، چونکە یەکێک لە سینارۆکان مانەوەی کابینەکەی ناوبراوە تا هەڵبژاردنی پێشوەختە بەڕێوە بووە.